سڵاتان لەبێ ئەم کاتتان باش دیارە نزیکەی کاتژمێرە پێش ئێستا لە بازگەی تاسڵوجە بە پێی زانیاریەکانی شارپرێس شەڕلەنێوان ئاسایشی بازگەکە لەگەڵ هێزی ئاڵتونیدا دروست بووە. شەڕ و دەمەقاڵەی نێوان ئەم دوو هێزە لەسەر ئەوە بووە کە پاسەوانینی بازگەکە یاخود هێزی ئەو هێزێکە لە بازگەکە بووە داوایان کردووە کە لەو هێزەی کە هاتووە کە هێزی ئاڵتونی بووە ناسنامەیان پێنیشان بدەن بۆ ئەوی ڕێگەیان دەن تێپەڕن لە بازگەکەەوە دیارە بۆ هۆیەوە دەمەقاڵی دروست بۆ گرفت دروست بووە لە ئەنجامی ئەو دەمەقاڵی و گرژێشدا شەڕ دروست بووە شەڕێکی قورس بۆ جۆرەی کە باز دەکرێت بە پێی ئەو زانیاریانی دەستێ مەکەوتووە لە سەرزاری بەڕێوەبەری سنتەری فریاکەوتنی خێرا لە سلێمانی ئاماژێ بۆ کرد یاخود بە شارپرێسی ڕاگەاند کە چوار بریندار بووە بریندارەکان بە چەقۆ بوونە و لە ئێستادا ڕەوانەی نەخۆشخانەی شار کراون لە سلێمانی و لە ئێستادا بریندارەکان لە نەخۆشخانەی شارن و گوازراونەتەوە بۆ ئەم نەخۆشانە و چارەسەری پزیشکیان بۆ دەکرێت. لەگەڵ ئەوەشدا من گفتوگۆم لەگەڵ سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی سلێمانی کرد ئاماژەی بۆ کرد کە بەڵێ شەڕێک دروست بووە گرژێک دروست بووە لە بازگەی تاسڵوجە شەڕەکەش لە نێوان ئەو دوو هێزەدا بوو ئەوی پشتڕاست کردەوە بۆ ئاماژەی بۆ کرد کە ئێستا هێزەکانی پۆلیس ڕۆشتونەتە شوێنی ڕووداوەکە بۆ ئەوەی لێکۆڵینەوە دەست پێ بکەن و بارودۆخەکە کۆنتترۆل بکەن لە ئێستادا بارودۆخەکە کۆنتترۆل کراوە ئەوەی هەیە کە ئەو چوار بریندارە هەیە و بریندارەکانیش ئاسایشن بە چەقۆ بریندار کراون و لە ئێستاشدا ڕەوانەی نەخۆشخانەی شار کراون و لەژێر چاودێری پزیشکیدان و چارەسەری پزیشکیان بۆ دەکرێت. تاوەکو ئێستا ئەمە زانیاریەکانن هێزەکان چی لەلایەن ئاسایش چی لەلایەن هێزی ئاڵتونیەوە هیچ شتێکی ڕاگەندراوێکی فەرمیان نییە و تەنها ئەوە هەیە کە باس لەو شەڕە کراوە و دۆخەکە کۆنتترۆل کراوە ئێستا لەلایەن پۆلیس و هێزە ئەمنیەکانەوە و چاوەڕێی زانیاری زیاتر بن لەسەر بارودۆخەکە و ئەو گرژەی لە شارپرێسەوە لە کاتژمێرەکانی داهاتوودا زانیاری زیاتر دەخینە ڕوو.